ئەوەی کە باز دەکرێت وەفدی سیاسیە بەڵێ وەفدی سیاسی لایەنە سیاسیەکان سەردانی بەغدا بکەن وەکو وەفدی حکومی نەخێر تا ئێستا و بڕیارە نییە. بێگومان چەند لایەنی هەیە و بەپێی ئەو ڕێکەوتنانی پێشترێش هەبووە چه ئەو 150,000 بەرمیلەی کە لە کەرکووکەوە هەناردەگەرەوە دەکرا و لە نێوان بەغدا هەولێر ڕێکەوتنەکە بوو پێویستە بە هەمان شێوەش ئەو ڕێکەوتن لە نێوان هەولێر و بەغدا هەبی. دووەمیش لە ڕووی یاساکانی نێودەوڵەتی و یاخود ئەو ئابلۆقانەی کە لەسەر ئێران سەپێنرایە بێگومان ئەوەش عێراق دەبیەوە بە هەندوەرگیت. مەسەلەی پاشکەوتی موچەوە دەمێکە باسی لێ دەکرێت و وەزارەتی دارایی و لیژنەی تایبەت ئێستا لەسەر چەند سیناریۆیەکیش دەکەن لەسەر بنەمای داهات و زیادبوونی داهات و ئەو سیناریۆیانە لەگەڵ لیژنەی مختص لە ئەنجومەنی باڵای قەیرانی دارایی گفتوگۆی دەکرێت و بێگومان بڕیاریشی پێویستی بەر لە 2 هەفتە کۆمیسیۆن کۆبوونەوەیان لەگە سەرۆکی ئەنجومەنی وەزیران هەبوو و خواست و پێداویستیەکانی خۆیان چ لە ڕووی تەکنیکی چ لە ڕووی ئیداری و چ لە ڕووی مادیشەوە پێشکەش کرد و داواکاریەکانیان بە پۆزتیڤ